کاتی چوونە ژوورەکەەوە کۆمەڵی کەسیان بەجێهێشت و دەرگیان داخست دواتر ژنێک لەگەڵیان بوو هەمان ئەو کەسی بەردەوام ڕێنەی دەکرد وەک جادوگەران ڕفتاری دەکرد دەیگوت ئاگاداری غەیب و دەزانێت لە داهاتوودا چی ڕوئەدات لەگەڵ ئەوەیشدا دەرهێنەرەکان هەمیشە حەزیان لەوەیە لە ناوەڕاستی فیلمەکەدا کاتێک بینەر کەمتر ئاگای لە چیرۆکەکەیە لە ناکاو داهاتوو چیرۆکەکە ئاشکرا بکەن بینەریش لەو کاتە بە زۆری غافڵ ئەبێ بەڵام بۆ جاری دۆم کاتێک سەیری فیلم یان زنجیرەیەک دەکەیتەوە لە ناکاوە بۆ دەرەکەوێ کە کۆتایی چیرۆکەکەتان بۆ ئاشکراکراوە کاتێک لە ژوورەکەدا بوو ئەم خانمە ڕووی کردە ئەو کەسەی کە دووگیان بوو سەیری منداڵەکەی ناوسکی کرد پاشان زەردەخەنەیەکی کرد و سەیری گیهانی کرد و وتی کەواتە هۆکاری زیندووبوونت لەبەر ئەوەیە کە بڕیارە لەگەڵ ئەم منداڵەدا ڕۆڵێکی گرنگ بگەڕیت حتما یه دلیلی داره که به اینجا آورده شدی ئەگەرێکی بەهێزە کە دەرهێنەر لێرەدا فێڵێکی وای کرد بێت ڕەنگە لە درێژەی چیرۆکی گیهان هەندێک خۆبەختکردن و فیداکاری نیشان بدات واتە هەمان ئەو پەیامی کە پێچەوانەی پەیامی یارەکەیە ئەویش ئەوە بوو کە ئینسانیەت نەما خۆپەرستی نانوێنێت و ژیانی ئەم منداڵە ڕزگار دەکات بەم شێوەیە هەم منداڵەکە ڕزگاری دەبێت و هەم فراتمەندیش شکست دەهێنێت